بەتاکید یەکێتی و پارتی هەر لە سەرەتاوە تا ئێستا لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە تا ئەمڕۆژ بڕوایان بەوە نییە کە بەیەکەوە و بە تەنسیق و هاوبەشی حکومڕانی ئەم وڵاتە بەڕێوە ببرێت. بە پێچەوانەوە بەردەوام حەزیان لە قۆڕەکاریە، هەر کامێکیان لە هەر شوێنێک دەسەڵاتی هەبێ لە ئەلفەوە تاکویە لە بەڕێوەبەرێکی قوتابخانەوە ئێوە ئیخۆی بێت و دەسەڵاتی خۆی بێ هەتا ئاخر شت کە ئاخر دەسەڵاتی حکومڕانیە. بۆیە دەبینین لەم سنووری سەوز بەردەوام یەکێتی هەوڵی داوە دەسەڵاتەکان قۆڕەکا بۆ خۆی، لە سنووری دەسەڵاتی زەرد پارتی دەستبستوێتی دەسەڵاتەکان قۆڕەکا بۆ خۆی و لە کاتی کە کێشەیەکی دێتە پێش بەردەوام داوای ئەوە دەکەن کە ئێمە با بەیەکەوە بین و یەکدەنگ و یەکەڵوێز بین و بەیەکەوە باشە ئەوە، بەڵام لە ئەمری واقع ئەوان بڕوایان بەو شتانە نییە و تەنها ئەم قسەی بریقەدارە و تەنها دەیانەوێ خۆیان دەسەڵات خۆڕەکەن و خەڵکی دی بە دەرەجە ئەویان دەرەجە یەک و خەڵکی تریش بە دەرەجە دوو حساب بکەن. لە بەشداریکردنمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کاتی خۆی لە 13 خاڵ تەنها 2 خاڵی جێبەجێکرا، بەڵام ئێمە سەبرمان لەسەر گرت. ئەم ڕاستە حەق و ئیستحقاقی ئێمەیە، بەڵام پێمان وایە شتێکی سادەیە بۆ ئێمە، چون ئێمە حەقەکانی ئێمە زۆر لەوە زیاترن، بەڵام بەداخەوە ئەوان دانی پێدانایانن و ئێمەش پێمان وەکوتم بە ئاسایی وەری دەگرین، چون ئێمە لە پۆستی باڵاتر ئامادەین لە پێناوی خزمەتی خەڵک و پێناوی خزمەتی وڵاتەکەمان دەست بەرداری بین. جا ئەمە پۆستێکی زۆر سادەیە نسبەت بە ئەو پۆستە باڵانەی ترکە دەستمان لەسەر هەڵگرتووە و بەجێمان هێشتون لە پێناوی خزمەتی خەڵک.